پەروەردگار بەم دە ڕۆژە سوێن دەخوا ئەفەرمێ والفەجر وليالي العشر. ئیمامی بوخاری بن ماجە و ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ لە تەفسیری ئەم ئایەتە دەڵێن خوای پەروەردگار مەبەستی ئەم دە ڕۆژەیە کەوا ڕۆژی حاجیان یان نۆ ڕۆژەیە دە ڕۆژی ذی الحجە دەگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەفضل الأيام الدنيا، باشترین ڕۆژی سەر زەوی واتە لەسەر زەویدا چی ڕۆژە باشە؟ ئەفەرمێ ئەم دە ڕۆژەیە لە هەموو ڕۆژەکان سەید الأيامی کەوتویانە واتە گەورەی ڕۆژەکانی ترە. ئیمامی ابن حەجەری ئەسقەلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە فەرمێت لە تەفسیرەکەیدا ئومەهات العیبادات ئەیام ذی العەشر، واتە فەرمێ دایکی عیبادەتەکانە پەرستەکانە واتە خۆی دەگرێتەوە لە هەموو عیبادەتەکان. ئەم دە ڕۆژە ئینسان هەگە تەماشای کەی ئینسان دەتوانێت عیبادەتی زۆری تیا بکە و عیبادەتی زۆرشی تێدایە. بۆیە مسلمان عەزیزەکان ئەم دە ڕۆژە یەکێ لەوانە ڕۆژووە، یەکێ لەوانە قورئان خوێندنە، یەکێ لەوانە زیکرکردنە، یەکێ لەوانە قوربانیە، یەکێ لەوانە حەجکردنە، یەکێ لەوانە عومرەکردنە، چەنەها کردەوەی چاکە و باشەی تر. ئەگە تەماشای پێغەمبەری نازدار